بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت. من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکیان تایبەتە بە هەڵوێستەکانی بزوتنەوەی گۆڕان و هەوڵەکان بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی نێو هەرێمی کوردستان. بۆ ئەمە بەستەش میوانداری بەڕێز عەدنان عوسمان، پەرلەمانتاری پێشووی بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. تەوەری یەکەمان تایبەتە بە ڕەوش و پێشهاتەکانی ئەمنی لە ڕۆژاوای پارێزگای کەرکووک و ئەم پێشهاتەی ئەمڕۆ کە هاتۆتە ئاراوە ژمارەێک لە چەکدارانی داعش کە هەڵیان کوتایە سەر بەشێک لە کارگەکانی نەوتی لە ناوچەی ڕۆژاوای کەرکووک بۆ قسەکردن لەسەر ئەم پرسەش دکتۆر کەمال کەرکووکی فەرماندەی میحوەری ڕۆژاوای کەرکووک دووبس کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕۆژاوای کەرکووکەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر کەمال بەخێر بێت بۆ کوردستان 24. پێم باشە سەرەتا بەوە دەست پێ بکەم ئایا هێرشەکەی ئەمڕۆی چەکدارانی داعش دزەکردنیان بۆ کارگەی غازی باجوان بە چ شێوەیەک بوو، چۆن توانیان بگەنە ئەو شوێنانە؟ سپاس بۆ بەڕێستان و بۆ بینەرانی سەربەرزی کوردستان. سەڵاو لە گیانی پاکی شەهیدە سەربەرزەکانی کورد و کوردستان. بەنسبەت ترۆریستانی داعش بەردەوام لە هەوڵن بۆ ئەوەی لە هەر لایەک بۆیان بکرێت دزە بکەن بۆ ئەوەی زیان بە دانیشتوان، زیان بە منشەئاتی کە هەیە بگەێنن. ئەمڕۆژ یەکێک لەو ڕۆژانە بوو وەکو شوێنەکانی ترکە لەو هەوڵەدان. لەم ئەو منطقەیە ژینگەیەکی مناسبە بۆ ئەوەی کە شانە نووسەکانی ترۆریستانی داعش تێخۆ حەشار بدەن و هاوکاری بکرێن. دوو جار هەوڵیاندا لە دوو شوێن هەر لە دوای سەعات 1:30 بۆ معمەلی کەپسی غاز بەرامبەر باجوان هەوڵیاندا چوونە ژوورەوە و لەوێنەش هەرزوو پێشمەرگە قارەمانەکان چوون بەدەنگی پۆلیسی نەوتی باکوور کە حیمایە ئەو منطقەیەکەن، هەروە دەستگا ئەمنیەکان لە کەرکووکەوە بە هەموو لایەنەکانیەوە گەیشتنە منطقەکە زوو توانرا کۆنتترۆل کرێ. بەیانێکەشی لە بای حەسەنەوە جارێکی تر هەوڵیاندا لەوێ شەریکەیەک هەیە کە نەوتی تێخەز نەکرێتن، خۆکوژێکیان چوو بە ژوورەوە، پاشان ئەوانی تریش خۆیان پێگەیان نبوو. زەرەر و زیانەکان چی بوو دکتۆر ئەگەر پێمان بڵێ تاوەکو ئێستا دوای ئامار لەبارەی زەرەر و زیانەکان لە ڕیزەکانی داعش هەروەها قوربانیەکانی پێشمەرگەش؟ فایدەکەی ئەوە بوو چوار لەو بێمێشکە ترۆریستانەی داعش کە خۆیان گەلێک بە شتێکی گرنگ دەزانن هەر ئەلەوێنە دوانیان خۆیان تەقاندەوە، دوانیان تەقێنرانەوە و هەروە 6یانش لێگیرا. بەیانەکەی 5 بوو، دوای نیوەڕۆکەشی یەکێکی تریان لێ دەستگیر کراوە، ئێستا لە بەردەستمانن. دوانیان بە برینداری گیران، دوانیش ئەوانی ترشیان چوارەکەی ترشیان بە ساغی دەستگیر کران. ئەوە بوو خۆیان وەختی تەقانەوە ئەو پارسانەی کە عوە ناسفەی لە قەدیان بوو گەیشتە خەزانێکی کە نەوتی تیا خەز نەکرێتن ئاگریسن، ئەویش بە تەوابوونی نەوتەکەی ناو خەزانەکە ئاگرەکەش تەواوە بێتن. سێ پێشمەرگەی قارەمانی سەربەرزی کوردستان ئەلەوێنە بە سووکی بریندار بوون. سوپاس بە هێزدان نەخۆشخانەشیان بەجێهێشت. لە ئەوەی معمەلی کەپسی غاز لای باجوان چوار هاوڵاتی کە لەوێنە کارمەند بوون ئیشیانە کرد بەو شەوە شەهید کران و لە لای بای حەسەنیش لەوێنەش نەفەرێک لەوانەی کە کارەکەن دەوێت ئەویش شەهید کرا. خەسارەی تر زۆر بە معنویاتێکی بەرز پێشمەرگەکان سەرکەوتوو بوون بە سەریانە. بەپێی زانیاریەکانی کوردستان 24 ینی باز دەوە دەکرا پێشتر زانیاری گەیشت بۆ هێزەکانی پێشمەرگە کە داعش بەنیازی هێرشێکی لەم جۆرەیە. ڕاست، زۆر ڕاستە. هەر دوێنێکە پێش نیوەڕۆ
ئێمە ئەو زانیاریانیمان لە حەویجەوە لە سەرچاوەکان پێگەیشت کە بەتەمان لە بینی کەرکووک بەڵام دکتۆر بۆچی ڕێگادرا داعش بگاتە ئەو شوێنە کە زانیاری هەبوو هێرشێک ببن کە منطقەکە یەکەم منطقەیەکی زۆر فراوانە پانتایی محورەکە 44 کیلۆمەترە و پێشمەرگەش لە هەموو شوێنێ لە ئامادەباشی بوون دەستگاکانی ئاسایش پۆلیس هەموو لەو پەڕی ئامادەباشی بوون من خۆم شخصی گشت دەستگاکانی ئەمنی منطقە لە ناو کەرکووک لە دەوروبەری کەرکووک گشت هێزەکانی پێشمەرگە ئاگادار کردەوە لەوەی کە بەتەمان و هەروە ئێوارەکەی بەسەر گشت هێزەکان ئاگەڕاین کە ئیمشەو احتیمالێکی 199 هەیە کە هێریشێک بکەن بەڵام خۆتەزانی ئەو منشعات لەنا ئەو گوندە عەرەبانن ینی وەکو شارە زەردەواڵەوە هەیە لە دەوروبەرین ئێستا قسەی زۆر لەسەرەوە هەیە دکتۆر کە لە گوندە عەرەبەکانی نزیک ئەو ناوچەیە شانەی نووسوی داعش لەو گوندانە هەن ئێوە بەرامبەر ئەو شانە نووسوانە چ ڕێو شوێنێک دەگرنە بەر ئایا بێدەنگی دەنوێنن یاخود هەڵوێستان دەبێتن پێشەوە ئەگەر ئیجازە بدەیتە برات ئەوەی لای معمەلی کەپسی غاز هەر یە جادەیەک بینی باجوانە باجوان هەزاران ماڵە ئەلەوێەوە دەرچوو بوونە ئەوێنە بەنسبەت لای بای حەسەنی شەروە لە 3 لاوە 4 لاوە دەوری دراوە بەو ماڵانەی کە ئەمە یەکەم جاریش نییە ئەمە چەندەمین جارە تیرۆریستانی لێوە دەرەچێ بۆ وەڵامی بەڕێستان کە چی ئەەکەین ئێمە لێرە پێویستە لەگەڵ لایەنی بەرپرس لە منطقە لە ناو هەرێمی کوردستان لە ناو کەرکووک دانیشتنێ بکرێت دراسەیەکی دقیق بکرێتن کە وەکو مەسەلەکی کوردیە نەشویش بستێ و نەکەباب نەمافی مرۆڤ پێشێل بکرێ و نا ئەم بەرەڵایە ئەمنیەش بەم شێوەیە ئێستا هەیە بمێنێ پێویستە چارەسەر بکرێت. باشە دکتۆر بۆچی ئەم ناوچانە بە بەردەوامی دەکرێنە ئامانج هۆکارەکەی چییە؟ ئەم منطقەیە یەکەم وەکو پێشتر وتم ترۆریستانی داعش تەنزیماتیان هەیە قسمێکی زۆریان بۆ شاری کەرکووک کە شارێکی دەوڵەمەندە لە سامانە سروشتەکان و لە دنیا ناوی هەیە و خەڵکەکەی لە پێکاتەی مختلفە بۆ ئەوەی بتوانن زیانێکی پێ بگەێنن یا کۆنتترۆلی بکەن ئێستا خۆشیان گەیشتونەتە قەنەعات ئەو ڕۆژە ڕۆی بتوانن منطقەی کۆنتترۆل کردن و حکمی بکەنەوە نەماوە بەستایانوێ زیانی پێ بگەێنن ئەم منطقەی ڕۆژئاوای کەرکووک منطقەیەکی زۆر دەوڵەمەندە لە سامانە سروشتەکان نەوتێکی زۆری تایە غازی تایە محەتەی کارەبای تایە ئاوی تایە بەرزایی تایە بۆیە ئەیانەوێتن بە هەر شێوەیەک بێ زیانی پێ بگەن بەڵام بەو مێشکە پوچەی کە خۆشیان هەیەە ڕەنگە واشتەوە قاع بکەن بتوانن کەرکووک وەک شاری مووسڵ لێ بکەن بەڵام خەیاڵیان خاوەلەوە پێشمەرکان شەو ڕۆژ لەو پەڕی ئامادەباشی دان من سوپاسی گشتیانەکەم کە ئیمڕۆ لە گشت هێزەکان زۆر بەڕێ تەنزیمێکی ڕێکوپێک لە کاتی شەڕەکان بۆ ماوەیەکی زۆر کەم تواندرا بگەنە ئەو شوێنانە و هاوکاری یەکتر بن. لە گەشتەکانی هەواڵی ڕابردووی کوردستان 24دا سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە وەکالەت باسدەوە دەکاتن کە ئەوان گومانیان لە فەرمانبەرانی کۆمپانیای باکوور هەیە پێیان وایە بەشێک لەو فەرمانبەرانە کە بەڕەگەز عەرەبن دەستیان لەگەڵ داعش هەیە و هێرشەکەی ئەمڕۆکەش بە شێوەیەک لە شێوەکان دەستی ئەوانی تێدایە ئەمە هەتا چەند پڕژڕاز دەکرێتەوە؟ وڵاوە پێویستە تحقیق بکرێت بەڵام من گومانم لەوەی معمەلی کەپسی غاز نییە کە لەوێنە تەسیلات کرابێتن بۆ ئەوە ینی زۆر ئەوانە بە باشی بە دەقیقی کون و خوشببنی ناو معمەلەکەیان نەزانی و توانین بچنە ژوورە و زیان بگەێنن هەروە بەنسبەت ئەوەی بای حەسەنیش ینی حتا بەداخەوە ینی ئەوانەی کە
لەوێ شەهید بوون 4 عەرەب و 4 تورکمان و عەرەبێک و یەک پۆلیسێکی کوردیش لەوێنە بریندار بوو. ینی حتا لە پێکهاتەکەش لە گشت لایەکەوە سێرەکەی لە ڕابردوو و حتاکو ئێستش زوڵم لە کورتکراوە لەو منطقەیە. ئێمە لێرە وەکو ڕژیمی پێشی عنسری نابین، بەڵام لە عینەن کات مافمانە هەوڵ بدەین گەلەکەمان، خاکەکەمان و گشت پێکاتەکان بەبێ جیاوازی بپارێزین لە تیرۆریستانی داعش. ئێستش بە عەدالەت تەعامل لەگەڵ گەلی کورد ناکرێت. لەگەڵ ئەوەی ئیمڕۆ پێشمەرگە لە کەرکووک، لە گشت لایەکی کەرکووک، لە ناوی کەرکووک، لە باشوور و ڕۆژاوای کەرکووک و باکووری کەرکووک ئێمە گشت پێکاتەکان بەبێ جیاوازی ئەپارێزین، بەڵام لە هەمان کات هەوڵ هەیە کە ڕۆڵی کورد، ڕۆڵی پێشمەرگە لەلایەن حکوومەتی ئیتیحادیە دکتۆر تا چەند دەتوانن باش سێری نەکرێت ڕەوش و ئارامی ناوچەکە بپارێزن؟ ئێمە گیانمان لەسەر دەستمان داناوە، شەو ڕۆژ لە ئامادەباشین بۆ ئەوەی فیداکاری بکەین لەو دەوڵەتێکی ترۆریستیە. داعش کەم نییە، ڕێکخراوێکی ئیرهابی نییە بەتەنها، دەوڵەتێکی تروریستی و کە دێڵێ من ئەتکوژم، ئەم خەڵکە بێتاوانە ئەکوژم، ئەم ئارامیە تێکەدەم، ئەڕۆم بۆ بەهەشت. ینی ئەگەر بیری لێکەیتەوە زۆر شتێکی زۆر سەیرە، بەڵام پێشمەرکان گیانیان لەسەر دەستیان داناوە بەم گەرمایە، بەم بێ ئیمکانیەتە، بە نەبوونی کارەبا، بە نەبوونی هاوکاری زیاد، عیتادی کەم، چەکی کەم، بە هەموو شێوەیەک. بەڵام ئینسان زۆر سەری بەرزە بێتن کە نیوەی شەو بەرەبەیان گەرمایی نیوەڕۆ عەسر ئەچیت ئەبینی ئەو خوشک و برا پێشمەرگە قارەمانانە زۆر مەردانە و سەربەرزانە ناو سەنگەرەکان و لە ناو شارەکان لەو پەڕی ئامادەباشین کە خاکەکە و گەلەکە بە پاکی بپارێزن. بەڵێ دکتۆر، تۆزێک لە ڕەوشی ئەمنی دوور دەکەوینەوە بەو پێی بەڕێستان هەم سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان بوونە، هەمیش ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانن. پێم باشە کەمێک باز لە ڕەوشی نێوخۆی هەرێمی کوردستان و هەوڵەکان بۆ یەکڕێزی ناوماڵی کورکە بەم دوایە لەلایەن هەندێک حەزبولانی سیاسی و سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەدرێت. پێم باشە لەوە دەست پێ بکەم، بەڕێستان پێتان وایە قەیرانەکانی ئێستای هەرێمی کوردستان بەدەستی ئەنقەست دروست کراوە، یاخود بە شێوەک لە شێوەکان سیاسەتێکی نەزانانەیە هەرێمی کوردستان ڕوبەڕووی بۆتەوە؟ بەنسبەت من ناڵێم ناوماڵی کورد یەکڕێز نییە، ناوماڵی گەلی کورد و کوردستان زۆر باش یەکڕێزە و گەلی کورد هەمووی توانی ئازادیە، توانی سەربەخۆیە، توانی ئەوەیە کە دەوڵەتێکی سەربەخۆیە بێ. ناوماڵی لایەنە سیاسیەکان کێشەیتیە، ینی لەبەر هەندێک مەسائل لە بینی حیزبە سیاسیەکان، حیزبە سیاسیەکان هەموو گەلی کوردستان نییە، گەلی کوردستان زۆری هەیە لە هیچ حیزبێک نییە. بەڵام پێدوانیە ئەو ناکۆچەی حیزبولایەنە سیاسیەکان کاردانەوەی لەسەر ئاستی ملیشە بۆ دکتۆر. خوا ڕجاعان با جوابەکەم بدەم. بەڵێ فەر ئەگەر نەخێر، ئەگەر ئێستا بڕۆیتە لای هەر لایەنێکی سیاسی ناو کوردستان بۆ مەسەلەی ڕیفراندۆم، بۆ مەسەلەی سەربەخۆی، ئەو حزبەی ئەگەر قیادەکەشی لێرەیان لەوێ ملاحەزاتێکی هەبێ، بەڵام ئەندامەکانی من لەگەڵ ئەوەم کە بچیتە ڕیفراندۆم 100% لەگەڵ ئەوەیە گەلی کوردستان بەختەوەر بێ، سەربەرز بێ، سەرفراز بێ. لایەنە سیاسیەکانە کێشیانەیە. ئەم قەیرانەش من باوەڕ ناکەم هیچ لایەنێکی کوردی دروستی کرد بێ زروفێکی عامە بەسەر گشت کوردستان بە تایبەت و بەگەسەر منطقە و بەسەر دنیاشە هاتووە. ینی ئەمە لێرە دەرەکەوێتن خلافی لایەنە سیاسیەکان و ئەو ناکۆچەی نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان کاردانەوەی گۆڕانکاری ئیقلیمیەکانە بەسەر ناوەخۆی هەرێمی کوردستان، دەتەوێت ئەومان پێ بڵێ؟ بەنسبەت کاردانەوەی بینی گۆڕان و پارتی سیاسەتێکی هەڵە بوو کە احترامم بۆ گشت لایەک هەیە، بۆ گشت پەرلەمانتارێک هەیە کە پەرلەمانی کوردستان لە کاتێکی
ناسکدا ئێهمالی ڕەوشتە یاسایی و عرفی پەرلەمانەکەی کرد کە ئەوە بوو پرۆژەیەکمان هەبوو لە کاتی خۆی بۆ دەستوری هەرێمی کوردستان 96 پەرلەمانتار دەنگی پێدا بوو کۆمیتەکە بە کۆی دەنگ ئامادەی کرد بوو بەڵام وەختی پەرلەمان دەنگی پێدا 96 دەنگدار بەرامبەر یەک دەنگ ڕێزدار سەرۆکی هەرێم ئیمزای کرد بۆ مڵکی گەل احترام ئیرادەی گەل نەگیرترا نەهێلدرا کوردستان بێتە خاوەنی ئەو پرۆژەیە دواخرا ئەلێوێەوە دەستی پێکرد من ئەو کاتە ژووتومە و ئێستا و هەموو جارێک شەیلم بەڵام لەگەڵ ئەوەش ئەمە ئاخری دنیا نییە ئێستاش ئەمڕۆ مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان بەیاننامەیەکی بڵاو کردوتەوە باز لەوە دەکاتن تاکە ڕێگای پارتی بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوەخۆی کورد ڕێگای گفتوگۆیە بەڵام ڕێگای گفتوگۆ لەسەر چه ئەساسێک دەبێت ئایا نابێ پارتی سازش لەسەر هەڵوێستەکانی خۆی بکات کەمێک لەو داواکاریانەی خۆی کە هەیەی بەرامبەر بە بزوتنەوەی گۆڕان دەست بەرداری بێت من لەبەر ڕەوشی هەرێم ئیمڕۆ نەمتوانی لە دانیشتنەکە بەشدار بم لەبەر ڕەوشی ئەمنی میحوەرەکە و ئیجازەم لە ڕێزدار سەرۆکی هەرێمی کوردستان کە سەرپەرشتی دانیشتنەکە کرد نەمتوانی بەشدار بم و دڵنیام براکانم لەوێنە زۆر بە دڵسۆزی بیر لە هەموو شتێکەکەنەوە بەڵام مەسەلە سازش نییە مەسەلە نەپارتی و نە هیچ لایەنێک ئەگەر ناوی بنێ سازش ئەمە شتێکی دروست نییە نابێت لە مافی گەل مەسەلەن بێنە ئێرە ئەگەریستە باسیکەین ئێماڵێنە ڕۆین بۆچیە چیم بۆ ڕفراندۆم ڕفراندۆم بۆچیە بۆ ئەوەیە سەروەری بەختەوەری کەرامەتی گەلی کوردستان پشتیوانی لێ بکرێت گەلەکەمان ببێتە خاوەنی لەگەڵ ڕیفراندۆمە لە هەرێمی کوردستان لەگەڵ پرۆژەی سەربەخۆی ئەمە نابێت بخێتە تای تەرازوو لەگەڵ منسەبێکی بەسیط لەگەڵ ساکار هەیە بۆیە بزوتنەوەی گۆڕان ئەندامانی دەپرسن بۆچی پارتی لەسەر گەڕانەوەی دکتۆر یوسف محەممەد ڕازی نابێت ناوی منە نەرمی بەنسبەت سێریکە کاکە مەسەلە ئەمە ئێتفاقێکی سیاسی هەبوو خۆزی وانە بووە خۆزی کاک دکتۆر محەممەد بەو شکلە یوسف محەممەد کە بەو شکلە کاری بکرد وایە کە هەموو لایەک پشتیوانی لێ بکرد وایە بەڵام دیار بوو وەکو پێشتر باسم کرد لە پرۆسەی کاری پەرلەمانی هەندێک کار کرا ئەو ئیتیفاقی لە بین پارتی و گۆڕان کە دوو لایەن بەڵام دکتۆر ئەو گلەیەی لە دکتۆر یوسف محەممەد دەکرێ هەمان ئەو گلەیەش ئاراستەی تەنانەت ئەرسەلان بایزیش کراوە کە زیاتر حزبیانە ئێوە لە نێو پەرلەمان مامەڵەتان کردەوە پێتان وایە بۆ ئەو حەرام بێت بۆ ئێوە دەبێت حەلال بێت برە وەڵا من احترام بۆ هەموو برایەکەوەی بەو شێوەیەک ئیتامەکرێتن ئێمە حەوڵمانداوە بەو پەڕی تواناوە ئیشی پەرلەمان وەکو پەرلەمان بکەین من ناچمە لێرە ناکەومە سەر ئەم برادرە چۆن کاری کردووە یان چۆن کاری نەکردووە چونکە بابەتەکە ئەوە نەبوو بەڵام من لێرە دێمە سەر ئەمە ڕفراندۆم بە دەوڵەت بوونی کوردستان بخەیتە تای تەرازوو لەگەڵ پۆستێک لێرە یان لەوێ لەبەر مەسلحەتی حیزبێک یان لەوێ ینی بە دڵنیایی گوناحە ینی بزوتنەوەی گۆڕان پارتی تۆمەتبار دەکات کە لە ئێستادا دەرفەتێک دروست بۆ کورد ڕفراندۆمە سربەخۆییە ینی پارتیش وەکو برا گەورەیەک لە هەرێمی کوردستانە بۆچی پارتی ئامادە نییە دەستبەرداری کەمێک لە داواکاریەکانی بێبا دکتۆر یوسف بگەڕێتەوە اینجا ئەوە نامەدەنە لەگەڵ پارتی دابنیش مەسەلە لێرە برا گەورە و برا بچووکی نیە ئەمە هەمومان کوڕی ئەم گەلەین ڕۆڵەی ئەم گەلەین هەمومان چەساوینێتەوە دەربەدەر بووینە هەمومان وەکو هەر حزبێکە دامەزراوین وتومانە ئێمە دامەزراوین حیزبەکەمان دامەزراندووە بۆی خزمەتی گەلەکەمان بکەین بیگەینینە قۆناغی سەرکەوتن سەربەخۆیی سەرفرازی سەربەخۆییش دامەزراندنی دەوڵەتی کوردستان من کە ئەڵێم کوردستان هیچ گەیشتەوە پێکاتانەشی ناو کوردستانە بە پێی قانونی دەولی بە پێی قەرارەکانی ئومە متحیدە
مافی هەرگلێکە لەسەر خاکی خۆی بڕیار لە چارەنووسی خۆی بدات چۆن ئەژێت ئەو دەوڵەتانەی ئەندامن لە نەتەوەیە گرتوەکان لەسەر تاسەری دنیا هەموو ئەمەیان ئیمزا کردووە ناکرێت بڵێ ئیمڕۆ مافی مرۆڤ مافی ئافرەت مافی مناڵ ئەبێ دوا بخەی مافی بڕاردان لە چارەنووسیش هەمان شکلە لێرە ئێمە ئەگەڕێینەوە نەکەینە ئەوەی ئەم مەسلحەتەم لێرەیە ئەو مەسلحەتم ئێمە باسی مەسلحەتی گەلەکەین من پێشتری ژوتم بەرژەوەندی گەلی کوردستان بۆ چوونی بەڕێستان دکتۆر ئەگەر بزوتنەوەی گۆڕان لە هەڵوێستەکانی خۆی بەردەوام و چاوەڕێژ دەکرێتن بزوتنەوەی گۆڕان لەسەر هەڵوێستەکانی خۆی بەردەوام بێت ئایا پارتی چ ڕێو شوێنێک دەگرێتە بەر ئێمە ئەو ڕێی من ئیمڕۆ ئێمە ئەو ڕێی ئیمڕۆ لە مەکتەب سیاسی گفتوگۆ کرا ڕاستی دوو شەو نەخەوتو بینێمە ئەوە منیش لە دانیشتنەکەش بەشدار نەبووم لە ناو شەڕ بووین سپاس بۆ ێزدان سەرکەوتونمان تێبەدەستێنا بەس دڵنیام براکانم لەو بەشێکی بەیاننامەکە دەخوێنەوە دکتۆر بۆی ئاگاداری دەڵێ پارتی دەڵێ نامەکەی پارتی دەڵێ پشتگیری تەواوی ئەو هەوڵانە و بەردەوامی گفتوگۆکان دەکات باوەڕی تەواوی بە چارەسەری کێشەکان لە ڕێگەی دیالۆگەوە هەیە هەروە بە پێویستی دەزانین کە هەڵومەرجی ئێستای ناوچەکە ڕەچاو بکرێت توانای بەکارهێنانی ئەو هەڵومەرجانەمان هەبێت بە سوودی بەرژەوەندی باڵەکانی گەلەکەمان تەواو بێت. بەێ من ئاگام لەوەیان هەیە لە ڕاگەیانەکان نووسرا لە دانیشتنەکەش ئەنجام درابوو باس یەک شتێکە لێم ئێمە تەمەناکەین هەموو لایەنەکان زوو وەخت لە دەست نەدرێ دوان نەخرێ چونکە کات وەکو شمشێر وایە وەکە ئەوترێ ئەگەر نەیبڕێ ئەتبڕێ ئەگەر سوود لەم دەرفەتە وەرنەگرین ئەم دەرفەتەی هاتووە لە دەستمانەڕوە بۆیە ئەوەی من ئاگام لێیە هەموو هەوڵ و هەموو توانا و هەموو پشگیریە بۆ دیالۆکەکەین پێکەوە بە یەک سەب بە یەک ڕیس هەمومان پێکەوە بچین بەرەو ڕفراندۆم و سربەخۆی بەڵام ئەگەر لێرەیان لەوێ تەرەفێک یا چەند تەرەف ببێتە ئاستەنگ من لەو باوەڕەم دوا ناخرێت لەبەر ئەوەی ئەم لایەنە نایەت دوا بخرێتن بۆیە بەرەو ڕفراندۆم مافی گەلە گەلیش ئەوەمان لێ ئەخوازێ لەوەتی ئێمە هەشین بەگەلمان و تۆ ئێمە بەرەو سربەخۆی ئەتان بین بەرەو ڕفراندۆمە ڕۆین بۆیە دوای ناخین ئەم دو نەخستنا ئەرکی گشت لایەنە سیاسیەکانە من دڵنیام ئەو برایانەش لە گشت لایەنەکانی تر بەو پەڕی دڵسۆزیەوە حەزەکەن کوردستان بێتە خاوەنی دەوڵەتی سربەخۆی خۆی و ئەشبێت یەک و دووی لێ نەکەین و دوای نەخەین چونکە کەس نایەتن بە تو بڵێت کاکە چیتەوێت دەوڵەت دەوێت فیدرالی کۆنفیدرالی سربەخۆی چیت بۆ بکەم ئەبێ خۆمان هەبین خۆمان بڕیار بدەن و خۆمان جەریعیش بین زۆر قەرار بدەین بە جورئەتەوە ئەو جا باوەڕ بکە بەرزە بینەوە دەوڵەت بوون یعنی کەرامەت بۆ گەلەکەمان ئێستا ئێمە لەم وەزعین بە عێراقەوە بەستراوین چی ئەەکەیت و ئەتخەنە بەردەست ئەو عێراقی هیچی لەسەر هیچ نەماوە فریشقە بووە تێک و پێک چووە عاسمانی عەردی ژێرعەردی سنووری دیبلۆماسیەتی اقتصادی گەری هیچی لەسەر هیچ نەماوە بچینە بەردەست ئەوە کاکە من ئەڕۆم ئەبمە فیداکاری گەلەکەم ئەبێ بڕیار بداتن من چۆن بژێم چی بکەم و چۆن سەربەرز بم لە دنیا ئێمڕۆ لە عێراق تاوانێکە کرێ کوردیش تو پارچەیەکی لەو تاوانە هیچی شت نەکردووە لەبەر ئەوە کاتی ئەوە هاتووە گەلی کوردستان قەراری خۆی بدا بەرەو سەربەخۆی بڕوە هەمومان پێکەوە زۆر خۆشە بەڵام بڕیاری گەلە و دەبێت گەلیش بڕیار لەسەر چارەنووسی خۆی بدات بەڕێز دکتۆر کەمال کەرکوچی بەرپرسی محوەری کەرکووک دووبست کە بە شێوەیەکی ڕاستە خۆ لەگەڵ بوو یاروە ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان زۆر سوپاست دەکەین کە کاتی خۆت بە ئێمەدا سوپاس. محوەری ڕۆژ ئاوای کەرکووک محوەری ڕۆژاوای کەرکووک دەستان خۆش چوار محوەری هەیە محوەری ڕۆژاوای کرد سوپاس بۆ جەنابەت سەلامەتی سوپاس. بەڵێ بەڕێزانم ئێستاش دەچینە ناو بڕێک و دواتر تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە.
دووبارە سڵاو بەڕێزان دۆسی دووەمی تەوەری باسی ڕۆژ دەکەینەوە کە تایبەتە بە ڕەوشی نێوخۆی هەرێمی کوردستان و هەوڵەکان بۆ چارەسەر و یەخستنەوەی نێوماڵی کورد بۆ ئەمە بەستەش لە شاری سلێمانیەوە میوانداری بەڕێز عەدنان عوسمان پەرلەمانتاری پێشووی بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. بەڕێز عەدنان عوسمان بەخێر بێت بۆ کوردستان 24 پێم باشە لەوە دەست بکەم کە ئایا چوا دەکات هەموو ئەو دەست پێشخەریانەی کە لە ئارادان بۆ یەخستنەوەی نێوماڵی کورد سەرکەوتوو نەبێت. سڵاوتان لێبێت دیارەیەکی لە کێشە گەورەکانی سەرنەکەوتنی هەموو و گفتوگۆیانە پێیوەستە بە ئەژیندای گفتوگۆکانەوە سەکردنیەکی ڕوون و ڕۆشن لەسەر سەرجەم کێشەکان ئەوەی کە بە عەرەبیەوە تێ خاڵ بخرێتە سەر پیتەکان و قسە لەسەر هەموو مەسایلەکان بکرێت و هەوڵ بدرێت چارەسەرێکی ڕیشەیی بۆ هەموو پرسەکان بدۆزرێتەوە. ئەمەیەکە لە ئیشکالێتە گەورەکانە کە لە سەرجەم گفتوگۆکانی لایەنەکاندا کەمتر قسە لەسەر ئەسڵی کێشەکان کراوە. ئەو کێشانی کە هەن کێشەیەکی زۆر قورسن سەختن دژوارن بەڵام ئەو ناکاتەوەی بڵێن کێشەیەکی مستەحیلن قابلی چارەسەرکردن و گەیشتن بە ئاکام نین. بەڵام سەختی و دژوارەکەی پێویستی بەوەیە کە بە ئەژندایەکی ڕوونەوە بە پلانێکی ڕۆشنەوە هەر لایەنە پلان و بەرنامەی خۆیان بێ بۆ گفتوگۆکان و ئەو کاتە لەوانەیە بتوانین بگەین بە هەنگاوی ڕوون لەو مەسایلانەدا دوورکەوینە لە مەسائلێکی ڕووکەشی و کۆمەڵی قسەی ئینشایی و کۆمەڵی قسەی سۆزداری کە لە تەلەڤیزۆنەکانە و لە کاتی یەکتربینینەکان ئەکرێت. بەڵێ باسن لە چارەسەرکردنی ڕیشەیی کرد بەڕێز عەدنان. چارەسەرکردنی ڕیشەی چۆن دەبێتن؟ حزبەکان ڕێکەوتن دەکەن، ئیمزا دەکەن، دواتر ئەو ڕێکەوتنە کاری پێ ناکرێت. هەردوو لە جارێکی دیکە دژ بە یەکدا دەچنەوە. چۆن ئەو چارەسەرە ڕیشەیی کە بەڕێستان باسی لێوە دەکەن دەبێت بە واقع؟ بەدڵنیایەوە لایەنەکان ڕێکەوتنەکەن و پاشگەزە بن و ئەمەش ئاساییە لە زۆر وڵاتی ترجا هەیە و لە عورفینا کابینە تشکیلەکرێت کابینە هەڵەوەشێتەوە حکوومەتی ئیتلافی دروستەکرێت حکوومەتی ئیتلافی هەڵەوەشێتەوە. بەڵام ئەوەی کە زەمانەتە بۆ سەقامگیریەکە و بەردەوامبوونی سەقامگیریەکە لە حاڵەتێکە کە کابینەکەش نەمێنێ کابینەکەش هەڵوەشێتەوە بوونی دام و دەستگاکانە بوونی دامەزراوەکانە کەواتە ئێمە دەبێت لە ئێستادا کار لەسەر بکەن کۆمەڵی دام و دەستگامان هەبێت ئەو دام و دەستگانە کاری خۆیان بکەن و ئەو شەرعەتەی کە وەریان گرتووە بەگوێرەی ئەو شەرعەتە ئیش بکەن و ئەوانە ئەبنە حەکەم ئەبنە یەکلاکەرەوەی کۆمەڵی لە کێشەکان جات بۆ نمونە محکەمەی دەستوری ناو ئەنین یا محکەمەی باڵا پەرلەمانی کوردستاندا یارە هەیئەتێکی تر کە لایەنەکان لەسەر ڕێکەون ئەو هەیئەتانە من پێم وایە ئەتوانن ڕۆڵێکی گەورە بگەڕن لە ئایندەشدا دەبێت کار لەسەر و دامودەزانە بکرێت و هەوڵ بدرێت ئەو پرسانە لەوێ چارەسەر بکرێت. یەکێک لە کێشەکان لە ماوەی ڕابردوودا ساڵانێکی دوور و درێژی گفتوگۆکانی لایەنە سیاسیەکان دوورکەوتنەوە بۆ لەوەی کە پەرلەمان مەرجەعێ بێ بۆ چارەسەرکردنی کێشەکان و بۆ خۆی حەکەمێکیش بێ لە مۆزوعەکاندا. بەڵێ کەواتە ئەو ناکۆچەی کە ئێستا لە نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دموکراتی کوردستان دەبیندرێتن یعنی شتێکی نۆرمالە حاڵەتێکی ئاساییە؟ بەڵێ بەدڵنیایە حاڵەتێکی زۆر ئاساییەوە ئەو کێشمە پێشتر لە نێوانی گۆڕان و یەکێتی هەبوو لە نێوانی پارتی و یەکێتی هەبوو لە سیستەمی دیموکراسیدا ململانیەک لە نێوانی هەموو هێزە سیاسەکان هەیە لە کاتی هەڵبژاردنە ململانەیەکی سەخت و توندە لە دوای هەڵبژاردنەکاندا هاوکاریکردنە یا ئۆپۆزیسیۆن بوونە یعنی ئەوە بەشێکە لە عورف و ئەوانەیە. بەڵام ئەوەی کە نامۆ ئاساییە پەنابردنە بۆ کاری ناشەرعی پەنابردنە بۆ یەکتر سڕینەوە پەنابردنە بۆ پەراوێز خستنی یەکتر پەنابردنە بۆ حساب نەکردن بۆ یەکتر و نەخوێندنەوەی یەکتر ئەمە دوورە لە عورفی دیموکراتی و دوورە لە عورفی پێکەوە کارکردن و پێکەوە ژیان کە بەداخەوە لە کوردستانە ئەوە بەدیەکەین. لە کوردستانە یەکی لە کێشە گەورەکان و یەکی لە عقدە گەورەکان ئەوەیە کە لایەنە سیاسەکان تقریبا جۆرێک لە تەماهیان لەگەڵ گەلا هەیە لەگەڵ ملەتە هەیە خۆیان بە نوێنەری ئەو حەدی گەلە زانن ملەتە زانن و کە قسەکەن بەناوی هەموو گەلەوە قسەکەن کە ئەوڵێ من ئەمێ ریفراندۆم کەمەڵێ گەل ئەوێ ریفراندۆم کە ئەوڵێ من لەگەڵ بەغدا ئەمێ ڕێکەوەمەڵێ گەل ئەوێ لەگەڵ بەغدا ڕێکە کە لەگەڵ تورکیا ئەڵێ گەل هەمووی بەناوی گەلەوە کە ئەمە لە عورفی دیموکراسیا شتێکی نامۆیە بۆ شتێکی محەڕەمە ئەوە توانێت بەناوی بەشێک لەگەڵ ئیش بکات. سیستەمی دیموکراتی سیستەمی نسبێتە هەر لایەنێک چمکێکی وڵاتەکە چمکێکی نوێنەرایەتی وڵاتەکە و چنکێک لە وەلای جەماوەرەکە بۆ خۆیە بە هەموو جەماوەر و هەموو میلەت مەرج نییە لەگەڵایەکە. بەڵام مواسسات هەیە کە ئەکرێ نوێنەری گەل بێت بۆ نمونە پەرلەمان یان کابینەی حکوومەت. کەواتە پێت وایە ئەگەری کارکردنی پارتی دموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە ئایندەدا هەیە لە ڕەوشێکی وەکو ئێستادا؟
یعنی جگە لە پێکەوە کارکردن و پێکەوە ژیان دەبێت بیرە چیتر بکەین و چه هەنگاوێکی تر بکەینەوە ئەگەر ینی هەنگاوێکی تر بەرامبەر بە پێکەوە ژیان و پێکەوە کارکردن و گفتوگۆکردن دووبەرەکی و شەڕ و ئاژاوە و دژواری بارودۆخەکەیە کە ئەمە ویستی هیچ لایەنێک و کەسێک نیە و ناشمان گەێنێ بە ئاکامێک یعنی ئەگەر ویستێکی شەبێت ئەگەر توجار الحرب لە ناو هەر لایەنێک شاهبێ بەڵام ناتگەێنێ بە ئاکامێت تاقیمان کردوتەوە دواتر پارتی دموکراتی کوردستان ماوەیەکی زۆر لە ماوەیە محاولەوەیە کرد کە بزودنەوەی گۆڕان پراوێز بخات پێی وابوو ڕابەری بزودنەوەی گۆڕان ئیتر کاری سیاسی نەماوە لە وڵاتە تەواو کاری تەمام شد و پێی وابوو بزودنەوەی گۆڕان هێزێک نییە کە لە گۆڕەپانەکە بێ ئێستا بینین کە یەکێکە لە هێزە ئەسڵیەکان و هێزە کاریگەرەکان کە کاریگەری لەسەر ڕووداوەکان هەیە بۆیە بەو عقلێتە بە عقلەتی تەهمیشکردنی یەکتر پەراوێزخستنی یەکتر و نەخێندنەوەی یەکتر ناتوانین کار بکەین دەبێت بیر لەوە بکەینەوە کە پارتی دموکراتی کوردستانیش لە موقعی خۆیان و لە بواری خۆیدا گرنگە و ڕۆڵی هەیە بزودنەوەی گۆڕان بە هەمان شێوە ئیسلامیەکان بە هەمان شێوە یەکەتی نیشتیمانی کوردستان بە هەمان شێوە پێکەوە دەکرێت کاری گرنگ و گەورە بکرێت بەڵام یەکتر نەخێندنەوە یەکتر سڕینەوە بەشێکە لە عقلێتی ئەوەی بەشێک لە عقلێتی نخبەوی و باشێکە لە عقلێتی حزبی قائد کە لە توراسی حزب شمولیەکان و حزب دیکتاتورەکان بۆ مانماوەتەوە تا ئێستاکە و لە کوردستانیش بەداخەوە ڕەگوڕیشەیەکی هەیە بەڕێز عەدنان بەڕێستان وەکو میدیاکارێک کە وەکو دەبیندرێتن هەم لە بواری میدیا و هەم کۆمەڵێک بابەتیش دەنووسن ئەم جۆرە زمانە لە بواری میدیادا بە شتێکی باشی دەزانیت بە شتێکی نۆرمالی دەزانیت کە هەندێک جار پارتەکان بە توندی هێرش دەکەنە سەر یەکتر بەدڵنیاییەوە بەکارێکی شیاوی نازانم بەڵام مەسەلەکە لەوە نییە کە من و جەنابەت بە شیاوی زانیا بە شیاوی نەزانم مەسەلەکە لەوەیە کە لە کوردستاندا ئێمە کەلتورێکمانەیە کە حزبی سیاسی دەوڵەت لە خۆیدا بچووکە کاتەوە ڕاگەیاندن بەشێک بۆ لە هەیئاتەکانی حزبەکە حزبی کوردی هەر لە سەرەتای 91ەوە لە دوای ڕاپەڕینەوە هەموو حزبێک کۆمەڵی دام و دەستگای خۆی دروست کرد دام و دەستگای ئەسلی و دام و دەستگای سێبەر مەکتەبی ئەعلامیان هەبوو مؤسساتی ئەعلامیان هەبوو سەدان کادری ئەعلامی کە حزبەکە بەخێوێکە ئەمانە وەکو پێشمەرگەی حزبەکەوان هەر کاتێ بێ شەڕی بۆ بکات شەڕی بۆکە هەر کاتێ بێ تەشیر بە کەسێ بکات تەشیری بێکە نابوتی بکات نابوتیەکە و هەر کاتێکش بێ بیکا بە فریشتەیەکە بە فریشتە بۆیە ئەمە مەأمورە عەبدێکی مەأمورە لە بواری کارکردندا ئێمە خاوەنی مؤسساتێکی سەربەخۆی بەو شێوەیە نین کە مەوزوعیانە بابەتیانە کار بکاتوە پرسەکان پرسی کاری ڕۆژنامەنووسی بێتە هەموو خەمی ئەو نەک پرسی حزبەکەی نانی ئەو لای حزبەکەیەتی قوتی ئەو لای حزبەکەیەتی بەدڵنیایە ئەو نوێنەراتی حزبەکەیەکە ئەمە بەشێکە لەو حاڵەتە نامۆیەیە کە لە کوردستان پێم وانیە لە وڵاتی ترا مابێتەوە ئێستا تەنها لە کوردستانە ماوەتەوە کە حزب لە ئێستادا دەوڵەت لە خۆیدا بچووک کردوتەوە و لە جاتی وزارەتی ڕاگەیاندن یا وزارەتی ڕۆشنبیری خۆی مەکتەبی ڕاگەیاندن و ڕۆشنبیری هەیە و ئەویش ئیدارەی ڕای گشتیەدا لە وڵاتەکە بەڵێ بەڕێز عەدنان وەکو بازدەوە دەکرێتن کە لە سیاسەتدا دۆستایەتی بەردەوام هەیە بەڵام دوژمنایەتی بەردەوام نییە پرسیار لێرەدا ئەوەیە بۆچی بزوتنەوەی گۆڕان لە ئێستادا بەو شێوەیە بەو نەهجە تعامل لەگەڵ پارتی دەکاتن یاخود تەنانەت ئەگەر بڵین پارتیش بە هەمان شێوە ئەو جۆرە سیاسەتە دەکاتن لە کاتێکدا کە لە کۆتاییدا هەر دەوی بەیەکەوە ڕێگاکە ببڕن ببوورە بە پرسیار بکەم ئەو نەهجە چییە کە گۆڕان لەگەڵ پارتیەکەت دەگوترێت دۆستایەتی و دوژمنایەتی بەردەوام نییە بەڵام بەرژەوەندیەکان بەردەوامن نە دوژمنایەتی نە دۆستایەتی بەردەوام نیە بەڵکو بەرژەوەندیەکان بەردەوام دەبێت ئێستا بەرژەوەندی نەتەوەی دەخوازێت کە پارتی و بزوتنەوەی گۆڕان بەیەکەوە کار بکەن بۆچی ئەمە ناکرێت من پرسیارەکەی من ئەوە بوو کە گۆڕان چی کردووە ینی لە ڕاستیدا ئەبێ پرسیاری ئەو بکەین هەموو جارێک ینی من لەگەڵ ئەو منتەقە نیم کە پێی وابێت هەردوو تەرەفەکە بەرپرسیانن بەرامبەر بە کێشەکان ئێستا قسەیەک هەیە کە پێی وابێت ئەمە عینادی و کە لە ڕقی هەردوو لایەنە هەردوو لایەن ئامادەنین بسازین هەردوو لایەن خەمە حزبەکانیان کردو بن من وای نبینم من وایە بینم کە بزوتنەوەی گۆڕان دوای ماوەیەک لە کاری ئۆپۆزیسیۆن بوونەوەوانە بەشداریکی جدی لە کابینە کرد بەڵێنی 4 ساڵی ئارامیدا لە کوردستاندا بەڵێنی کارکردنی جدی لە پەرلەمان و لە حکوومەت و لە بەغدا و لە هەموو ئەوانەدا بەشدار بوو لە هەموو گفتوگۆکان بەشدار بوو لە هەموو پرسە گرنگەکان و چارەسەرکردنی هەموو کێشەکان و ڕۆڵێکی گرنگی گێڕا لە بواری هێزی پێشمەرگە لە بواری دارایی ئەمانە لە بوارەکانی تریشدا بەڵام لە مۆزوعێکا کە مەفروض وا بوو پەرلەمانی کوردستان کاری لەسەر بکە و قسە لەسەر بکە و بە سوتفەیش سەرۆکایەتی پەرلەمان کەوتووە لای بزوتنەوەی گۆڕانەوە کارێکی ئوسولی خۆی کرد
پارتی دیموکراتی کوردستان پێی وا بە ئەوە منتیقەیەکی محرمە و لە کوردستان ئەتوانی باس لە هەموو شتێ بکەیت تەنها باس لەو پرسەنەکەی کە پرسی سەرۆکایەتی هەرێمە و ئەو پرسێک هێڵی سوورە بە نسبەت پارتیەوە ئێمە نەمانزانانی ئەمە پرسێکی هێڵی سوورە و هیچ مؤسسەیەک لە کوردستان بەڕێز عەدنان ئەوە بۆچوونی بەڕێزتان بزوتنەوەی گۆڕانە لەلایەکەی دیکە بەم شێوەیە باز ناکرێت ئەوەی کە واقعە باسی لەوە دەکرێتەوە بۆ هەموو حیزبەکان بەیەکەوە ڕێککەوت بوون بە ئامادەبوونی نوێنەری ئەمریکا هەموو لایەنەکان ڕێککەوت بوون کە ئەم پرۆژە یاسای سەرۆکایەتی بۆ کاتێکی دیکە دوا بخرێتن بەڵام سەرۆکی پەرلەمان دانیشتنەکەی هەرزوو جێبەجێ کردو ئەم ڕووداوای لێکەوتەوە. ئەوە دروست نییە، ئەوە ڕاست نییە، وەکو حدەسێ ڕاست نییە، وەکو کاری پەرلەمانی ڕاست نییە لە ڕاستیدا ئەوە بەشێکە لە تەسویقکردنی برادرانی پارتی بۆ مەسەلەکان چون بەڵام ئەمە هەر قسەی پارتی نییە تەنانەت یەکگرتووی ئیسلامیش بازدەوە دەکات بەڕێز عەدنان عوسمان. فراکسیۆنەکان باشە تێگەیشتم بەڵێ ئەگەر یەکگرتووی ئیسلامیش باس لەوە کە بۆچی بەشێک لە ئەندامەکانیان دەنگیان بەشدار بوون و بۆچی مقاتعیان نەکرد، لایەنەکانی تریش بۆ مقاتعیان نەکرد، یەکێتی نیشتیمانی کوردستانیش بۆ مقاتعی نەکرد، هەموو لایەنەکان بەشدار بوو، بەشێکی زۆری لایەنەکان بەشدار بوون لەو مۆزوعە. بەڵام ئەمە ئەسلی مەسەلەکە نییە. پەرلەمان بە ئیشی خۆی ئێستاوە، فراکسیۆن بە ئیشی خۆی ئێستاوە، سەرۆکی پەرلەمان بە ئیشی خۆی ئێستاوە. بەڵام من ئەندامی پەرلەمان بوومە، یاسایە کە دێتە بەردەمی پەرلەمانی کوردستان ئەگەر نیساب نەهێنێت، ینی ئەو جەلسەیە نیسابی نەبێت و یا ئەو دەنگە نەهێنێت بۆ گفتوگۆکردن لەسەری یا زۆرینە ڕێی وابێت کە نابێت گفتوگۆی لەسەر بکرێت، ئەو مۆزوع ئاخرێتە لاوە. باشە پەرلەمانی کوردستان کوفری نەکرد. بەڕێز عەدنان گریمان ئەوە گریمان ئەم خاڵە گرنگە ئیجازەمدا. بەڵێ گریمان لەم بۆچوونەدا پەرلەمان جەلسەیەکی ئامادە کردووە کە نیساب نەبوو ئەو جەلسەیە تەواوە بێت و جارێکی تر پەرلەمانی کوردستان ئەڕواتە سەر کاری ئاسایی خۆی ئەو مەسەلەیە ئەخرێتە لاوە. بەڵام گریمان لەم بۆچوونەدا ئەوەی جەنابتان باسی لێوە دەکەن بەم شێوەیە بڵێ گریمان ئەو بۆچوونەی بەڕێزتان باسی لێوە دەکەن بەم شێوەی بوو. بەڵام لێرە پرسیارێکی دیکە دروست دەبێتن. یعنی ئێوە هەموو دەم بزوتنەوەی گۆڕان باز لە موئەساساتی دەکاتن، باز دەوە دەکاتن کە لە نێو بزوتنەوەی گۆڕاندا کەس پیرۆز دیە. یعنی ئەگەر عەدنان عوسمان ببیت بە سەرۆکی پەرلەمان یاخود یوسف محەممەد یاخود هەر بە ڕێزێکی دیکە لە نێو بزوتنەوەی گۆڕان ئێوە بە پرۆژە کار دەکەن، بۆچی ئەوەندە داکۆچی لەسەر ناوێک دەکەنەوە بۆ وەناکەن دەست پێشخەر بن نێوماڵی کوڕیەک ببێتەوە. لەبەر ئەوەی بەدڵنیایە بزوتنەوەی گۆڕان داکۆکردن نەبووە لە کەسێک، داکۆکەرە لە پرۆژەکە. بزوتنەوەی گۆڕان لە هەر لە سەرەتاوە پێی وا بوو کە هەموو پۆستەکان دەبێتە ساودەست بکرێت، هیچ پۆستێک ئەبەدی نییە، هیچ پۆستێک مقدس نییە لە کوردستاندا. سەرۆکی هەرێم بە گوێرەی یاسا دەبێت کار بکات، سەرۆکی حکوومەت بە گوێرەی یاسا، پەرلەمانیش دەبێت بە گوێرەی یاسایی بکات. سەرۆکی هەرێمی کوردستان پۆستەکەی تەوا بۆ بە یاسایە کە خۆیان یەکێتی و پارتی بەدژ بە ئیرادەی ئێمە، بەدژ بە ڕەغبەتی ئێمە خۆیان تەمدیدیان بۆ کرد 2 ساڵ، 2 ساڵەکە تەوا بوو مەفروض وایە پرۆژەیەکی تریان تەقدیم بکردایە 2 ساڵی تری بۆی تەمدید کرایە، 10 ساڵی تری بۆ تەمدید کرا، 50 ساڵی تری بۆ تەمدید کرایە. بۆچی کەس کاندید نەبوو بەڕێز عەدنان، بۆچی کەس کاندید نەبوو لە نێو بزوتنەوەی گۆڕان لە نێو پارتەکانی دیکە؟ پێم سەیرە ئەم پرسیارەکەی تۆ ڕۆژنامە نووسێکی لەبەرەوەی هیچ ئالێتێکدا نەدا، نەڕاگەیاندن کرا بۆ هەڵبژاردن، نە کۆمیسیۆن بڕیاری هەڵبژاردننیدا بۆی ئەو کاتە بەڕێز عەدنان یعنی ئێوە زۆر جار دەڵێن سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی تاکو ئێستا دەست پێشخەری نەبووە، بەڵام مەسعود بارزانی لە پەیامێکدا زۆر بەڕاشکاوی باز لەوە دەکاتن کە هەر 5 حزبەکە بەیەکەوە کۆ ببنەوە، هەر بڕیارێک لەلایەن ئەو 5 حزبەوە دەربچێت ئەو ئامادەیە ڕێز لە بڕیاری ئەو 5 حزبە بگرێت. بۆچی ئێوە ئامادە نەبوون دابنیشن بەیەکەوە بڕیارێک دەربکەن؟ تێگەیشتم، ئێوادارم جناب جگوێ من بگری. لەبرەوەی 4 لایەنی سیاسی لە کوردستاندا پرۆژەیەکیان پێشکەش کرد بۆ چارەسەرکردنی ئەم پرسەوە ئەم مەسەلەیە لە ڕێگای پەرلەمانەوە بە شێوەیەکی ئوسوڵی بکرێت. پارتی دیموکراتی کوردستان پێی وا بوو قسەکردن لەسەر مۆزوعە ئینقلابە بەسەر پۆست و بەسەر هەیمەنەتی خۆی و بەسەر کوێخایەتی خۆی لە کوردستاندا و پرۆسەکەی هەموو پەک خست و 5 لایەنی لە دەروی پەرلەمانیش 5 لایەن کۆبوونەوە لە بەردەوام لە کۆبوونەوە بوون. ئێمە نەمانبینی پارتی دیموکراتی کوردستان پرۆژەیەکی هەبێت. ئەو کاتە پارتی دیموکراتی کوردستان لە هەموو کۆبوونەوەکانە دەیوت ئەبێ کاک مەسعود بۆی درێژ بکرێتەوە بە هەموو سەلاحیەتەکانەوە. ئەم پەیامەیەکی ئێستا کاک مەسعود دەڵێ فەرموون دانیشن
بڕیار لەسەرەوە بدەن ئەو کاتە پارتی ئەم پەیامەی نەبوو پارتی پەیامی ئەوە بوو کاک مەسعود دەبێت ماوەکەی بۆ محەدەدیش نەبوو بۆ 2 ساڵیش نەبوو بۆی درێژ بکرێتەوە و بە هەموو سەلاحیەتەکانیشەوە پەرلەمانی کوردستان سەرقاڵی پرۆژەیەک بوو بۆ چارەسەرکردنی ئەم مۆزوعات پرسی سەرۆکایەتی هەرێم لە کوردستانە بە یاساییکردنی جا ئەگەر درێژکردنەوەیە مانەوەیە گۆڕینێتی لەناو خەڵکی لەناو پەرلەمانە دەبێت ئەم مەسلەی لە چوارچەوەی یاسا بکرێت پارتی دموکراتی کوردستان ئەمەژی پەک خست کەواتە من سەیری پەیامەکان ناکەم سەیری کردارەکان ناکەم کردارەکانی پارتی تا ئەم ساتە وەختەیە من لەگەڵ جناب تا قسەکەم ڕێک بە پێچەوانەی ئەو پەیامانەیە کە پەیامی حوسنیەیە کە ئەکامێکی عملیمان لێ نەبینێ هەنگاوێکی عملیان لە بەرەوەی هەنگاوی عملی لە ئێسادا ئەوەیە کە پەرلەمان جارێکی تر کارا بێتەوە پارتی ئەتوانێت پرۆژەی خۆی هەبێت پرۆژە هەبێت بۆ گۆڕنی سەرۆکایەتی پەرلەمان پرۆژە هەبێت بۆ تەمدیدکردنی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ هەر پرسێکی تر وەکو هەر کارێکی پەرلەمانی و فراکسیۆنێکە لە پەرلەمانی کوردستان ئەتوانێت بە شێوەیەکی ئوسولی پرۆژەی خۆی هەبێت تەرحی خۆی هەبێت. بەڵێ بەرەز عەدنان ئێوە تقریبا ماوەی 2 ساڵە لەسەر هەڵوێستی خۆتان بەردەوامن و مەرجی هەرە سەرەکیتان ئەوەی گەڕانەوەی دکتۆر یوسف محەممەدە بۆ هەولێر بەڵام پرسیار لێرەدا ئەوەیە ینی چ گۆڕانکارێک دروست بۆ لەو هەڵوێستەی ئێوە ینی وەکو دەبینرێتن مەسعود بارزانی وەک سەرۆکی هەرێمی کوردستان قبول ناکەن کە لە کاتێکیشدا کە لەسەر ئاستی نێودەوڵەتی پێشوازی زۆر دەکرێت و جۆ بایدن جێگری سەرۆکی ئەمریکا وەکو بیندرا سەردانی هەولێری کردو و دایان بەرپرسی دیکەی ئەمریکاش کە سەردانی هەولێر دەکاتن تەنانەت ئەمینداری گشتینەتەوەی گرتووەکانیش سەردانی هەولێری کرد بۆچی دەبێت بزوتنەوەی گۆڕان ینی بەم شێوەیە مامەڵە بکاتن. وەکو بزودنەوەی گۆڕان پێمان خۆشە هەرچی وڵاتی گیان هەیە وەرچی بەرپرسی گیان هەیە سەردانی هەولێر بکات وەکو پایتەختی کوردستان و سەردانی سلێمانیش بکات وەکش ئەبینین بەشێکی زۆر لەبەر ئەو بەرپرسانە سەردانی کاگنۆشیروانی شەکەن کە سفەتێکی حکومی و ئەوانەیشی نیە بەڵام ئەگەر کۆمەلگەی نێودەوڵەتی مەسعود بارزانی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان قبول بکات بۆچی دەبی بزوتنەوەی گۆڕان بەم شێوەیە لەگەڵ سەرکردەیە کە کووردا و بە دەنگی خەڵک هەڵبژێر دراوە تەنانەت بە ئیتفاقاتی سیاسیش ینی درێژە بە ماوەکەی دراوە. هیچ اتفاقی درێژە ماوەکەی نەدراوە و بزوتنەوەی گۆڕان هیچ کێشەیەکی لەسەر مۆزوعە نەبووە بزوتنەوەی گۆڕان ویسێتی ئەو مەسەلەیە بە شێوەیەکی یاسایی بە شێوەیەکی ئوسولی کاری لەسەر بکرێت. ئێمە دوو پرسمانەیە ئەگەر ئیجازەم بدەیت پرسێکی سەرۆکی هەرێمە کە بە گوێرەی یاسا ماوەکەی تەواو بووە پێویستەکە بە چوارچەوەی یاسا معالەجەی بکرێت و چارەسەری بۆ بکەیت. پرسی دووەم پرسی سەرۆکی پەرلەمانی کوردستانە کە هیچ کێشەیەکی لەسەر نییە هیچ ئیشکالێتێکی لەسەر نییە سەرۆکێکە کارەکانی خۆی ئەکا وەزیفەکانی خۆی ئەکا بە ماوەی سەرۆکایەتی مەسعود بارزانی بە یاسای درێژ بکرێت ئەگەر بە یاسایی درێژ بکرێتەوە هیچ کێشەیەک نییە لەو ڕۆوە دەبێت دەریچەیەکی یاسایی بۆ بدۆزرێتەوە بەڵام بزوتنەوەی گۆڕان لەگەڵ درێژکردنەوە نیە لەگەڵ ئەوەیە کە بە هەموو پرسەکان پرسی دەستا و دەستکردن بێت پرسێکی بۆ هیچ کورسێک ئەبەدی نەبێت و گۆڕانکاری لەو مەسەلانەدا بکرێت و ئەمە علاقی بەوە نیە کۆمەلگای نێودەوڵەتی تەعامل لەگەڵ کێت کۆمەلگای نێودەوڵەتی تەعامل لەگەڵ مەسەلەیەکە لە ئەمری واقعا هەیە لە ئەمری واقعدا لە ئێستادا هەر کەسێک کە ڕۆلی هەبێت و حضوری هەبێت مامەڵەیەکە ئێمە هیچ وەسیقەیەکی نێودەوڵەتیمان نبینیەوە بڵێ داوا لە بزوتنەوەی گۆڕان کا بڵێ ئێمە وەکو UN وەکو نەتەوەیە گورتەکان وەکو اتحادی ئەوروپی مەسعود بەرزانی بە سەرۆکی هەرێمی کوردستان زانین و داواش لە ئێوەکەن ئێوەش ئیجباریان دەبێت بە سەرۆکی هەرێمی کوردستان بزانین یاسایەکەی لە کوردستان یاسای سەرۆکایەتی هەرێمە پێمان ئەڵێ ئەم بەڕێزە ئیتر چیتر ناتوانێت سەرۆکی هەرێمی کوردستان بێت ئەگەر پارتی دیموکراتی کوردستان ئەوێ سەرۆک بێت دەبێت پرۆژە یاسایەک پێشکەش بکات بۆ درێژکردنەوەکەی دەبێت ئەمە بە یاسایی بکرێت ئەمە علاقەی بۆ نییە ئەمریکا تعاملی لەگەڵاکەیە تعامل لەگەڵ هەر کەسێ لە هەولێر بێت و لەو پۆستە بێت تعامل لەگەڵاکرێت. بۆچی ئەو خواستە هەیە کە ینی هەوڵێک هەیە دەیانەوێ هەرێم تووشی بۆشایی یاسایی بی وە خاوەنی سەرۆکێک نەبی لە کاتێکدا هەموو بڕگەکانی سیاسی و سەربازی لە هەرێمی کوردستان پەیوەندیدارە بە سەرۆکێک دەبێت سەرۆکێک هەبێ لە هەرێمی کوردستان بۆ نمونە پۆستی پارێزگای سلێمانی ماوەیەکی کەمی داهاتوودا دەبێت لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ئالوگۆڕی تێدا بکرێت و پێویستی بە مەرسومی سەرۆکی هەرێمی کوردستانە چۆن دەکرێتن ئەمە چار سەرێک دەبینەوە.
پرسیارێکی دقیقە خۆزگە لە کاکەمال کەرکووکی بکردای لە مرد نەکردای لە بەرەوەی ئێمە وەکو بزرگنەوەی گۆڕان بەدوای چارەسەرێکی یاسایە بووین ئێمە پێش ئەوەی ماوەی سەرۆکایەتی هەرێم تەواو بێت ئەوەی کە بۆی تەمدید کراوە لە 30 حوزەیرانی 2013 بیرمان لەوە کردەوە داواشمان کرد و کاریشمان لەسەر کرد و پرۆژەمان پێشکەش کرد برایانی پارتیش بە هەمان شێوە بۆ ئەوەی فراغی دەستوری لە کوردستانە دروست نەبێ فراغێک لە پۆستی سەرۆکی هەرێم دروست نەبێ مەفروض وا بوو ئەوانیش بە تەحالف لەگەڵ لایانی تردا بە تەنیا ئەوانیش ئەیانتوانی پرۆژەیە تەقدیم بکەن بڵێن کاکە خەڵکی کوردستان وەزعێکی وا هەیە زروفێکی وا هەیە ئێمە وەکو پرۆژەیەکمان ئامادە کردووە کە ساڵێکی تر 6 مانگی تر 6 ساڵی تر بۆ کاک مەسعود درێژ بکرێتەوە و بە شێوەیەکی قانونی لە پەرلەمانی کوردستانە گفتوگۆی لەسەر بکرایە و ئالیاتی خۆی وەرگرت مەجرای قانونی خۆی بکرایە لە پەرلەمانی کوردستانە جار دەنگی هێنا دەنگی نێنا ئەو کاتە هەمومان کارمان لەسەرەوە کرد کە فراغی قانونی لە کوردستاندا نەبێت و بزوتنەوەی گۆڕان قەت لەگەڵەوە نەبووە هیچ پۆستی فراغی تیا بکرێت ئەسڵەن ئەوە بزوتنەوەی گۆڕان و سێلایەنەکەی تر بووە کە کار لە ڕووی یاساییە کاریان لەسەرەوە کردووە یەک ڕۆژ فراغ لەو پۆستەدا نەبێت و هەوڵ بدرێت ئەو مەسلەیە معالەجە بکرێت هەم گفتوگۆی سیاسی پێشقۆلی کراوە لە دەرەوەی پەرلەمانی کوردستان هەم لە پەرلەمانی کوردستانشەوە پرۆژە کراوە من پێم وانییە جگە لەم دوو شتە شتێکی تر هەبێت خۆت لەشکرانێنین بەسەر یەکی ترە یا بێ بە یاسا چارەسەرێکی نابێ گفتوگۆی سیاسی چارەسەری بکەن بزوتنەوەی گۆڕان بەشدار بۆ لە هەموو ئەم پرۆسەیە بۆ وەرگرتنی ئەو پۆستە لەلایەن بزوتنەوەی گۆڕانەوە دەرچەی بزوتنەوەی گۆڕان چی ئایا پەنا دەباتە چ ڕێگایەک بۆ ئەوەی پۆستی پارێزگای سلێمانی وەربگرێت لە نێوانی بزوتنەوەی گۆڕان و یەکەتی نیشتمانیە ڕێکەوتنیەکەیە هەردوو لا تا ئێستا پابندن بەو ڕێکەوتن و کار لەسەر و ڕێکەوت ناکەن بەڵێ ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو پۆستەی نەدا ئێوە هەڵوێستان چی دەبێت ئایا ئەو ڕێکەوتنە جێگای یاسا دەگرێتەوە دەتوانێت کێشەی مەرسومی سەرۆکایەتی هەرێم چارەسەر بکات ئەو کاتە دەبێت چارەسەرێکی یاسایش بۆ پرسە بدۆزرێتەوە یاسا ناسانی هەردوو لا بزوتنەوەی گۆڕان و یەکەتی نیشتیمانی کوردستان و خەڵکانی تری بێلایەنی شوگەمە پرسێکی گرنگە سلێمانی پارێزگایەکی گرنگەوە تەنها سلێمانیش نییە 4 پارێزگای گرنگ لە منتیقای هەیە مەفروض وایە دەساودەستی تیا بکرێت بۆیە ئەوە دەبێت دەرێچەیەکی قانونی بۆ بکرێتەوە و هەوڵی بۆ بدرێت کاری لەسەر بکرێت بەڵام تا ئێستا کە هەم یەکێتی هەم گۆڕانیش پابندی ئەو ڕێکەوتنن و هیچ گۆڕانکاریی وانە بووە کە لایەنەکان پاشگەز ببنەوە لەوەینەوە ئێستا پەیوەندەکانی یەکێتی و گۆڕان چۆتە ئاسێکی ئەوتۆ کە ئەسڵەن بیر لەوە نەکرێتەوە کە لایەنێک پاشگەز بێتەوە لە ڕێکەوتنەکانی خۆی بەڕێز عەدنان عوسمان پێشووی بزوتنەوەی گۆڕان کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی زۆر زۆر سوپاست دەکەین ساز بۆ ئێوەش هەر بژیت بەڵێ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان